چاودێرانی سیاسی و شارەزایانی سەربازی ڕەتی دەکەنەوە شتێک هەبێت بە ناوی کشانەوەی ئەمریکا لە عێراق، بەڵکو کۆتایی هاتنی ئەرکی سەربازیە و پەیوەندیە سیاسی و ئابوووریەکان درێژەی دەبێت. شیروان شەمێرانی چاودێری سیاسی دەڵێ کشانەوەی هێزەکانی ئەمریکا کاریگەری ئەوتۆی لەسەر دۆخی عێراق نابێت، بەو پێی کونسوڵخانە و نێردە دیبلۆماسیەکانی هاوپەیمانان لە ئەرکەکانیان بەردەوام دەبن. دوو شت لە یەک جا بکەینەوە، کشانەوەی ئەمریکا لەگەڵ نەبوونی سەربازی ئەمریکا. ئەمریکا لە عێراق ناکشێتەوە، چونکی بوونی ئەمریکا لە عێراق پەیوەندی نییە لە بوونی 10 سەرباز 100 سەرباز 200 سەربازەوە. بوونی ئەمریکا لە عێراق پەیوەندی بە هەژمۆنی سیاسی و ئابووری و ڕۆشنبیری و کۆمەڵاتی و ئەم جۆرە شتانەوە هەیە. کاتێکەوە ئەمریکا ئەڵێ سەربازەکانم ئەکشێنمەوە بەڵگە نییە لەسەر ئەوەی کەوا بۆ خۆی واز لە عێراق بێنێ لەبەر خاتری بیداتە دەست ئێران یان تەسلیمی هەر وڵاتێکی تری بکاوتر بڵێ چی ئەبێ ببا بێت و ئەمریکا لە عێراق ناکشێتەوە بۆ شکلێکەوە کەسێکی تر چاوەڕێەکە. بوونکەی سەربازی کاریگەرێکی ئەوتۆی نابێ لەسەر هەژمۆنی ئەمریکا لە عێراقا، بگرە لەوانەیە لە هەندێک ئیجابیاتی باشتر بێت تا ئەوەی کەوا سلبی بێ. پاشان بە تەواوی لە ڕووی سەربازی و ئەمریکا لە عێراق ناڕاتە دەرەوە، چونکە قونسوڵگەرایەکەی هەولێر کە گەورەترینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستی بەوەیەکەوە بیپارێزێ، نە بە پێشمەرگە ئەیپارێزێ، نە بە سوپای عێراقی ئەیپارێزێ، متمانێ بە هیچ کامێکیان نییە، بە خۆی ئەیپارێزێ. بە هاوپەیمانێتی 70 وڵات و بە سەرۆکایەتی ئەمریکا ساڵی 2014 هاوپەیمانێتیەکی سەربازی بۆ پاراستنی عێراق لە هێرشی داعش پێکێنرا و تا کۆتاییەکانی ساڵی 2017 درێژەی هەبوو. نزیکەی 10 ساڵە ئەمریکا سەربازەکانی بە ڕێژەیەک کشاندۆتەوە و هێشتا خاکی عێراقیان بە یەکجاری جێنەهێشتووە. ئەمینداری گشتی پێشووی وەزارەتی پێشمەرگە لەسەر ئەم پرسە قسە بۆ پەیام دەکات و دەڵێ ئەم پرسە بەو شێوەیە نییە کە سۆشەڵ میدیای تەنیوە و خوێندنەوەی جۆرا و جۆری بۆ دەکرێت. ئەم وڵاتانەی کە لەناو هاوپەیمانەتەکان ئێستا ئەوان پەیوەندی دووقۆڵیان هەیە لەگەڵ عێراقا. ئەمریکا پەیوەندی پاڕی استراتیژی هەیە، فەڕەنسا هەیەی، بریتانیا هەیەی، ئەڵمانیا هەیەی، هەموو ئەو وڵاتان هەیەە. یعنی ئەوان ڕاوێژکارەکانیان ئەمێنن لە جاتی لە کامپا بن لەناو قونسوڵگەری و ناو سەفارەتەکان، یعنی پەیوەندیەکە بە بەردەوامی ئەمێنی و هەماهەنگەکە بەردەوامی ئەمێ. لەبەرەوەی ئەمە جێگایەکی مەترسی زۆر گەورە نییە. بەپێی ڕێکەوتنی ئەمنی نێوان بەغدا و واشنتۆن ئەو ژمارە سەربازە ئەمریکی لە کەمپە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق ماونەتەوە تا 30 ئەیلولی ئەم ساڵ عێراق جێدەهێڵن و کۆتایی بە ئەرکە سەربازیەکانیان دەهێنن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.